پەرلەمانی کوردستان کۆبوونەوەی ژمارە 8 خولی بەهارەی ئەنجامدا کە دانیشتنەکە تایبەت بوو بە گفتوگۆکردن لەسەر پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان کە لەلایەن لێژنەی کاتی بۆ پێداچوونەوەی پەیڕەوی ناوخۆ ئامادەکرا بوو. فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کوردستانیش ڕای دەگەنێت دەبووە دەستەی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان لە جیاتی گفتوگۆکردن لەسەر پەیڕەوی ناوخۆ بەرنامەی کاری دانیشتنی تایبەت کردووە بەو کێشانەی کە چەند ساڵێکە بەرۆکی هاوڵاتیانی گرتووە وەکو نەبوونی موچە و ئاو کارەبا. بەرنامەکاری ئەمڕۆیی پەرلەمان بەداخەوە تەنها بریتی بوو لە پەیڕەوی ناوخۆ گرینگە و بەشێکە لە ریفۆرمی سیاسی لە داهاتوودا لە هەرێمی کوردستان و ئەرک و ڕۆڵی پەرلەمانتار دیاری دەکات. بەڵام ئەوەی کە ئەوڕۆ گرنگ و پەیوەستە بۆ ژیانی هاوڵاتیان ئێمە هەمیشە لە دەستپێشی دانیشتنەکان پێداگربوون لەسەرەوەی کە بۆچی ئەو بابەتانە ناینە پێشەوەی بابەتەکانی کاری پەرلەمان کە وابەستەی هاوڵاتیان و وابەستەی ژیانی ئێستای هاوڵاتیان لە وەزعێکی قەیراناوی لەم جۆرەدا کە ئێستا هەیە. ئێمە زۆر پێداگر بووین لەسەرەوەی ئەو سەفەرەش داوامان کردووە کە یاسای چاکسازی خانشینیەکە بژێڕنەوە ناوهۆڵی پەرلەمان. ئەوان سەرۆکایەتی پەرلەمان ئێستا وا دەبین کە دەیەوێت لەگەڵ حکوومەت بگاتە قەناعەت لەسەرەوەی کە کەمترین موچەی خانشینی 300,000 بێ. بەڵام ئێمە وەکو پەرلەمانتاران بەڕاستی لە هەزار پێداگرین لەسەرەوەی کەمترین موچەی خانشینی 400,000 بێ و هەروەها ئەوە ثابت بکەین بەهۆی چارەسەر نەکردنی گرفتی موچە و ئاو کارەبا لەلایەن پەرلەمانتاران بەدایان داواکاری ئاراستەی دەستەی سەرۆکاتی پەرلەمان کراوە بۆ بانکێشکردنی سەرۆکی حکوومەت و وەزیرە پەیوەنددارەکان بۆ پەرلەمان. بەڵام تا ئێستا دەستەی سەرۆکاتی پەرلەمان هیچ یەکێک لە داواکاریەکانی پەرلەمانتارانی ئاراستەی حکوومەت نەکردووە. دەیان نووسرا و داواکاری پەرلەمانتاران لە فراکسیۆنە جیاوازەکانە هەیە بۆ بانگەشتنی سەرۆکی حکوومەت، بۆ بانگەشتکردنی ئەنجومەنی هەرێمی بۆ نەوت و گاز، بۆ بانگەشتکردنی وەزیرەکانی دارایی، شارەوانی، بازرگانی، هەموو ئەو وەزیرانەی کە پەیوەندیدارن بەو بارودۆخی کە ئێستا لە هەرێمی کوردستانەوە پەیوەندی بە وەزارەتەکانیانەوە هەیە. بەڵام لە ڕاستیدا ئەم سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانە لە ئاست بەرپرسیارەتیدا نەبووە و لە ئاست ئەوەدا نەبووە کە ئێمەی پەرلەمانتاران داوای چیمان کردووە تەمۆحی چیمان هەیە ئەمان نایاسوتە بەرنامەی کارەوە. پەرلەمانی کوردستان لە خولی بەهارە 8 دانیشتنی ئەنجام داوە بەڵام لەو 8 دانیشتنە بە کەم و زۆر باسی هیچ لە کێشەکانی هاوڵاتیانی نەکردووە وەکو قەیرانی موچە و ئاو کارەبا کە بەلای خەڵک بەهۆی کەمتەرخەمی حکوومەت و پەرلەمان چارەسەرکردنیان بووە بەخەون. جگە لەمەش تا ئێستا تاوتوێی هەمواری پرۆژە یاسای چاکسازی لە خانە نشینی و موچە و دەرماڵەی نەکردووە هەرچەندە بڕیار بوو لە یەکەمین کۆبنەوەیدا هەمواری ئەو پرۆژەیە پەسەند بکرێت. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.